من ناوم سنايا مرحلة دوي سنة عبوم بس وازم لي هنا والزواج مكر مشغول بوين بم إيشو كاروا لبروي جني مال بوم وباشتر بو كبيم لي رئيش بكم لقل سركارة كمانا سركارة كمان جروب شاتيكي هيا روجانا أقدار ما نكاتو كساعات شن بين بو إيشو ساعات شن حاضر بين خوي بباس مال بمال قرب شوين معنا ساعات دوني ودسكا بكو كرنوي كري كارة كان إتر مال بمال كوما نكاتو أتشين لا شاي خانة كاني هلا بجبيان سيروان بيان سيسايق بي لبناني بياني أخوين هتا ساعة دوري سيوني وشوار أتشينا سر إيشا كمان دسكين بإيش إشي سورزي كوكرنوي بتاتيا بتاتي جامبو شبكة شكين هوايان هي شبكة أويك بالشبكة أيكين کێشێنی هەرکاتێک شەبەکەکان سیارەکە پڕکەین و دەرچێ سەرکارەکەمان کرێکارەکانی کردووە بە سێ چوار بەشەوە بەشێکمان پەتاتەکە کەین بە کۆمان بەشێکمان کۆیەکەینەوە ئەیکەینە ناو شەبەکە و سەتڵەکەەوە بەشێکمان ڕاکێشیەکەین بەشێکی کەشیان لە کوڕەکان لە ناو بەڕادەکانە شەبەکەکان ڕیسەکەن و سیارەکان بارەکەن عادەتەن ڕۆژانە هەتاوەکو سعات هەشت تا هەشتونی و درەنگەکەی ناگاتە سعاتنۆ ئەبێ سیارەی بەڕادەکەمان زووتر دەرچێت لەبەرەوەی پەتاتەکە خۆر لێ باش شەکرەی بەرزەبێت و کۆمپانیا وەری ناگرێ پێشتر لە پێنجوێن ئیشمانە کرد سعات دوونی و ئەویش دەرەچوینە ڕۆشتیر بۆ پێنجوێن لەوێ ئیشی دانانی شەتڵی شووتی و کاڵکمانە کرد لەگەڵ دانانی تۆوی شووتی بێکاڵک یان خەیار یان کوولەکە وەم شتانەمانە کرد لەگەڵ سەرکارەکەمانە زۆر زۆر مرتاحین لەبەرەوەی وەکو دایک وایە بۆمان وەکو خوشکێکی گەورە وایە بۆمان کرێکارەکان هەر هەموو وەکو خوشک و برامان لێ هاتووە ئەگەر ڕۆژە یەکتری نەبینین زۆر بێتاقەتە بین ئەبێ بە تەلەفۆنی بێ بە هەرچی بە یەکتری ئاگادار بکەین و بزانین وەزعمان چۆنە چوونە دەرەوەمانەیە پێکەوە زۆر زۆر خۆشحاڵین ئەمیشە بووتە سەرچاوەیەکی بژێوی ژیانمان هاوکارێکی زۆر زۆر باشە بۆ خێزانەکانیشمان ئێستا من خۆم خاوەنی دوو مناڵم سوپاس بۆ دایک و باوکم کە توانیویانە مناڵەکانی من لە خۆ بگرن سوپاس بۆ مێردەکەم کە توانیوێتی هاوکارێکی باشم بێ ئەگەر هاوکاری ئەوان نەبێ من قەت ناتوانم بێم ڕۆژانە ئەوەنە سەعات بێمە دەرەوە لێرە ئیش بکەم و ماڵ و مناڵەکەم بەجێ بێڵم وڵی من داوایان لێکم هەر لە دوورەوە سێر نەکەن بڵێن وڵا ئیشەکەیان زۆر زۆر قورسە بەخوای ئیشەکەمان زۆر زۆر ئاسانە زۆر مرتاحی هەتانەی ئیشەکە نەکەی نازانی لەوە چێتۆ لە چاوی کامێرەکان و بیبینی بڵێ بەخوا زۆر سەختە خۆر لێیان ئەدا گەرمایانە بێ بەخواوان نیە لێرە خۆرەکەش لێو ئەدا بەڵام ئیشەکە ئەوە نەخۆشە بەلاتۆ ئاسانە خۆرەکە هەستی پێ ناکەیت هەست بە گەرما و هیچ شتێکی ناکەیت قال حمد قلت ناني